بیرت لەوە کردوێتەوە کە ڕۆژێک لە ڕۆژان نزیکەی 15 ساڵ پێستا ئێمە هەمومان بێ موبایل بووینە، موبایلمان پێ نەبووە، ئەی چۆن ژیانمان بەسەر بردووە بە چ شێوازێک و ئەو جیلەی کە ئێستا تازەن هەر ئەو شتیان نەبینیوە. بەڵام ئێمە تاڕادەیەک ئەها من بەخۆشمەوە ئەو شتم بینیوە، بەڵام خەریکەوە لە بیرمان دەچێتەوە ژیان بێ موبایل چۆنە. من لەم بەرنمەیە باس دەوە دەکەم کە ئەگەر بێت و موبایلمان پێنەبێت چی دەکەین، چ شتێکتر هەیە وەکو بەدیلێک لە بۆ موبایل، وەکو شتێک کە ئێمە بەردەوام پێمانە ئێستا لە خێزانەکانمان نزیکترە، لە هاوڕێکانمان نزیکترە، بوویتە نزیکترین شتمان بەردەوام لە جیرفانمانە. ئەگەر دەدەقە لێمان دووربی واز دەکەین شتێکمان ون کردووە. ئەگەر بڕۆینە دەرەوە دزدانەکەمان لەبیر بکەین نۆرمالە، بەس موبایلەکەمان لەبیر بکەین هەستی پێ دەکەین مەحالە بێ موبایل بڕۆینە دەرەوە یا هەر شوێنێک. بەڵکو خەڵکانێکی زۆر یعنی پێشم خۆش نیم قسە دەکەم بەڵام لەگەڵ خۆیان دەبەنە سەر ئاو شتی واش بۆ شەویستانم ئەوەندە شتاتوانن بەبێ موبایلەکان. بۆچی ئەو موبایل توانی بەو شێوازە ژیانمان داگیرکە؟ خۆ پێشتریش پەیوەندی هەبوو، تەلەفۆن هەبوو بتکرد بە ئەوانی ماڵەوە، پێیان دەگوت تەلەفۆن نۆرمالیان پێدەگوت. بەڵام مۆبایل زۆر لەوە زیاترە بێگومان هەمومان دەزانین هەموو بوارەکانی ژیانمانی داگیر کردووە. بەڵام سەرەتا حەزەکەین پرسیار بکەین، دواتر شتمان زۆر پێ نمونەمان زۆر پێەیە کە خۆمان بیر لەوە دەکەینەوە ژیان بەبێ مۆبایل و ئایا چ شتێکی خراپی کردو چ شتێکی باشی کردووە مۆبایل بۆ ژیانی ئێمە. بە هەردوو شێواز باسی دەکەین، بەڵام با پرسیار لە خەڵکیش